ئامادەبوانی خۆشەویست سڵاوتان لێبێت. کەمتر لە 4 مانگ لەمەوبەر بەردی بناغەی پرۆژەی نیشتیمانی بە بازاڕکردنی گەنمی جوتیارماندانا. ئێستا خۆشبەختانە بەشێکی گرنگی ئەم پرۆژەیە لەم ماوە کورتەدا تەواو بوو. لە 2 ڕۆژی داهاتووەوە چاوەڕێین زیاتر ڕۆژانە 500 تەن ئاردی خۆماڵی بە کواڵەتی بەرزەوە بکەوێتە بازاڕەوە. وەک ئێوە و هەموو هاوڵاتیانی کوردستان ئاگادارن لە ماوەی ڕابردوودا بەهۆی نرخی درا و کێشەی هاوردەکردن نرخی ئارد بەرز بووەوە. ئەمەش نیگەرانی زۆری هاوڵاتیانی لێکەوتەوە. دەستخۆشی لە هەموو ئەو لایەنە و پەیوەندیدارانە ئەکەم کە توانیان بە زووی و بە شێوەیەکی کورتخایەن و کاتی چارەسەری بەرزبوونەوەی نرخی ئارد و نان بکەن. بەڵام ئەم کێشەیە وەک هەموو کێشەکانی تر پێویستی بە چارەسەری درێژخایەن و پرۆژەی استراتیجی هەبوو کە ئێمە بەر لەوە هەنگاومان بۆ نابوو. ئێستش بەڕێستان ئەنجامەکەی دەبینن کە کردنەوەی کارگەی ئاردە کە ئەمەش بەشێکە لە پرۆژەی نیشتیمانی بە بازاڕکردنی گەنمی جوتیاران. بڕیار نەبوو ئەم پرۆژەیە بەم نزیکانە تەواو بێت. بەڵام دوای بەرزبوونەوەی نرخی ئارد ئێمە لە حکوومەت وەزارەتی کشت و کاڵ و کۆمپانیای قەیوان و هەموو لایەنە پەیوەندیدارەکان پێکەوە هەموو هەوڵێکمان خستەگەڕ بۆ ئەوەی لایەنی کەم کارگەی ئاردی ناو پرۆژەکە بە زووترین کات تەواو بکرێت بۆ ئەوەی کۆتایی بە نیگەرانی هاوڵاتیان بهێنین. خۆشبەختانە هەوڵەکانمان ئەنجامی چاوەڕوان نەکراوی هەبوو و وەک دەبینن لە ماوەیەکی زۆر کورتدا کە کەمتر لە 4 مانگە ئەم کارگەیە تەواو بوو. پرۆژەی وا دەبێتە هۆی زیادکردنی بەرهەمی خۆماڵی، باشترکردنی کواڵەتی و کەمکردنەوەی ڕێژەی بەرهەمی هاوردەکراو کە ئەمەش هەمووی ئەبێتە مای سەقامگیرکردنی نرخ لە بازار. هەر بۆیە جێی خۆیەتی سوپاسی هەموو ستافی وەزارەتی کشت و کاڵ و وەزیرە بەڕێزەکەی بێگەردخان و هەروەها سوپاسی کۆمپانیای قەیوان و کاک شێخ فاخر و بەڕێوەبەرەکان و تا دەگاتە ئەندازیار و کرێکارەکانیان بکەم کە ماندوونە ناسانە کاریان کرد بۆ ئەوەی ئەم پرۆژە گرنگە لە کاتێکی ئاوهادا تەواو بێت. ئەم پرۆژەی ئەوە دەسەلمێنێت کە ئەگەر حکوومەت و کەرتی تایبەت پێکەوە هەمەهەنگ و هاوکار بن دەکرێت لە ماوەی زۆر کورتدا پێکەوە دەستکەوتی زۆر گەورە بەدەست بهێنین. تەنها بە تاوکردنی ئەم بەشەی پرۆژەکە کە کارگەی ئاردە توانراوە 400 هەلی کار دابین بکرێت. بە تاوبوونی کۆی پرۆژەکەش لە ماوەیەکی نزیکی داهاتوودا 5,000 هەلی کاری تری ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ دەرەخسێت. ئەمە جگەلەوە کە جوتیارە عەزیزەکانمان چیتر نیگەرانی ساخردنەوەی بەرهەمی گەنم نابن و چیتر چاو لە دەستی بەغا نابن تا ئایا چەند گەنممان لێ دەکرێت و کەی پارەکەیان بۆ تەرخان دەکات. هەموو لایەکتان ئاگادارن کە لەم 2 ساڵەی ڕابردوودا من زۆر باسی هەلیکارم کردووە. ئاگاداری گلەی و ڕەخنەکانیشم کە هێشتا بەشێکی هاوڵاتیان پێیان وایە کە هەر لە کاتی بانگەشەی هەڵبژاردن ئێمە باسی هەلیکار دەکەین و بەکردار هیچی وا نەکراوە. بەڵام ئەوەی ڕاستی بێت یەکێک لە بنەما سەرەکیەکانی هەر پلان و پرۆژەیەکی ئابووری کابینەی نۆیەم ڕەخساندنی هەلیکارە. بۆ ئەمەش لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا کاری زۆر باش کراوە و بە بەڵگە و بەداتا دەیسەلمێنین کە لەگەڵ تەواوبوونی وادەی ئەم کابینایە زۆر زیاتر هەلیکارمان ڕەخساندووە لە چاو ئەو بەڵێنانەی کە داومانە. بەڵام ئەوەش دەزانین کە زۆر ماوە بیکەین و هێشتا زۆر لە گەنجەکانمان بێکارن. بۆیە دڵنیاتان دەکەم کۆڵ نادەین و بەردەوام دەبین و خۆشگوزەرانی بۆ هەموو کۆمەڵانی خەڵکی کوردستان فراهەم دەکەین. لە ماوەی 2 ساڵی کارکردنی کابینەی نۆیەمدا مۆڵەتی وەبەرهێنان بە 860 پرۆژەی گەورە و مامنەوەند و بچووک دراوە کە سەرجەمیان زیاتر لە 48,000 هەلیکار دەرەخسێنێت. هەندێکیان تەواو بوون و لە ماوەیەکی نزیکیشدا لەم 2 ساڵەیە بەشەکەی تریشیان تەواوە بن. ئەم پرۆژەیە یەکێکە لە 860 پرۆژانەی کە ئاماژەم پێدا کە هەر لەم پرۆژەیە 5,000 هەلیکار دەرەخسێنێت.
پرۆژەی سلەیمانی 2020 پرۆژەیەکی دیکەیە و ئەوەش زیاتر لە 5,000 هەلیکار دەڕەخسێنێت. پرۆژەی کارگەی شەکری بتوێن نزیکەی 8,000 هەلیکار دەڕەخسێنێت. واتە تەنها لە 3 پرۆژە نزیکەی 18,000 هەلیکار دابین دەبێت. ئەمەیە دەرەنجامی هاوکاری نێوان حکوومەت و کەرتی تایبەت و ئەمەشە ئەو پلان و ڕوئیایی کە هەمان بووە بۆ سیاسەتی حکومڕانی و خۆشبەختانە و ئەنجامەکانی دەبینین. هەموو لایەکیش دڵنیا دەکەمەوە کە ئێستا ئێمە خەریکە دەکەوینە سەر ڕێگای ڕاستەکەی حکومڕانی. بەو متمانەی لە نێوان حکوومەت و کەرتی تایبەت دروست بووە، بەو چاکسازیانەی کە دەستمان پێی کردووە بۆ نەهێشتنی ڕوتین و دەستێوەردان لە بازاڕ و کاری بازرگانی، نەهێشتنی مافیاگەری و سەرانە وەرگرتن، بەو کار ئاسانیەی کە لەمەودووە بۆ کۆمپانیا و بەرهێنەران دەیکەین، بە دڵنیاییەوە لە داهاتووی نزیکدا پرۆژەی گەورەتر و زیاتر جێبەجێ دەکرێن کە هەموو ئەمانەش هەم هەلیکاری زیاتر ئەڕەخسێنن و هەم ئابوووریەکەمان هەمەجۆر دەکات، هەم ژێرخانی ئابووری کوردستانیش بەهێز دەکات و کولفەی ژیانی ڕۆژانە کەم دەکاتەوە. لە کۆتاییدا جارێکی تر دەستخۆشی لە گروپی کۆمپانیەکانی قەیوان و وەزارەتی کشت و کاڵ دەکەم کە زووتر لە وادەی خۆی توانیان ئەم کارگەیە تاو بکەن و نیگەرانی هاوڵاتیانیان ڕەواندەوە لە بابەتی گرانبوونی نرخی ئارد و هیوای سەرکەوتنیان بۆ دەخوازم و هەر شاد و سەربەرز و سەرکەوتوو بن و دووبارە بەخێربێن سەرچاو.